داناجەجا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق دەکەین کە لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاک دانا سڵاوت لێبێت. گرنگی ئەم سەردانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا لە چیدا بەتایبەتی لەم قۆناغی ئێستادا؟ بەڵێ ئەم کاتێ جەناب و بینەرانی کوردستان 24 باش بەتەکی دەم سەردانە ئەتوانین لە چەندین لایەنەوە سەیری بکەین بەتایبەتی ئەم قۆناغی کە ئێستا عێراق پێیاڕوا هەم لە قۆناغی پێگەنانی حکوومەتی نوێ هەم لە دوایە هەڵبژاردنانە ئەو تەنگ چەڵەمە سیاسی کە دروست بووە هەم لەسەر مەسەلەی نوت و غاز و بڕیارەکانی دادگا و چەندین بابەتی کە پێوەست بە هەرێمی کوردستانەوە و هەم لەسەر ئەم ڕووداوانەی ئەخیر ئەوەی بەداخەوە چەند کەسێک بوون بە شێوەی دووبرینار لە هاوین هەوارێک لە منتیقەی زاخۆ و دوای ئەوەی کە باڵغازێکی نێودەوڵەتیش هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدرالی عێراق لەسەر بنەمای دەستوور نەک لەسەر بنەمای مەزاجی سیاسی بەتەکید ئێستاوە کاریگەری گرنگی هەیە یان ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ جوڵانی و مەلەفانە بەتایبەت کە دوو یا توانای نابنین کۆبوونەوەی لوتکە بکرێ هەردوو سەرۆکوەزیران کە خاوەنی بڕیاری کۆتایی لەناو حکوومەتەکانیانە بەڕێی من ینی چاوەڕێ ئەبێ بکەین کە هەندێک هەنگاوی جددی بەدوایە بێت ئەگەر حکوومەتی عێراق نیەتی هەیە نیازی هەیە بەرەو ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان بڕوە ئەگەر دووبارە حزبە سیاسیەکان جا پێت وایە حکوومەتی عێراقی ئەو نیەت و نیازی هەبێت بەرەو چارەسەرکردنی کێشەکان بڕوات؟ ئێمە ڕاستیەکەی بەخوێنەوەیکی واقعیانە بۆ عێراق دروستکەین. عێراق پێکاتوە لە دوو حکوومەت حکوومەتێکی دیار و حکوومەتێکی پشتی پەردا. حکوومەتی دیار ئەوەیە کە ڕێزگەرا ئەو وەزیرانە ئیشەکەن بەڵام حکوومەتێکگەیە لە پشت پەردا چەند حیزبێکی سیاسی کە هێزی عسکەریان هەیە وەکو حکوومەت هێزی سیاسیان هەیە پەیوەندی نێودەوڵەتیان هەیە ئەوانە ئاڕاستی حکوومەت دەکەن ئەوانە لە کاتێک بڕیارەکانی حکوومەتیان بەدڵ نەبێ بەداخەوە ڕێگری لە بڕیارەکانیان نەکەن جا بە سیاسی بێ بە فشار بێ بەهێز بێ هەندێک جا بینیوان هەڕەشان لە خودی سەرۆکوەزیران کردووە کە گوێ بڕنوای لێکەن و ئەم بابەتانە ئەمانە تا ئەم هێزانە هەبێ لە عێراقا تا عێراق خاوەنی حکوومەتێکی سەقامگیری بەهێز نەبێت کە بڕیارەکانی لایەن مولایەنەکان بڵێن قبولکراو بێ بەڕاستی گەیشتن بە ئەنجامێکی کۆتایی لە هەر مەلەفێک بێ لەگە کووردا بێ مەلەفی نێودەوڵەتی بە هەر بابەتێکی کە بێ زۆر قورسە بێت چکەوێت زانە لەسەر بەرژەوەندی خۆیان و بەرژەوەندی هەندێک وڵاتی کە ئامادەن کە زۆر شت گۆڕن و تەگەرەوە زۆر دروستکەن. باشە. سەرۆکی حکوومەت مەسعود بارزانی کە چووە بۆ بەغدا ئەو نەخشەڕێگەی دەستووری هەروەکو لە تویتەکەیدا نووسیویەتی نەخشەڕێگەی دەستووری بۆ چارەسەرکردنی کێشەکانمان هەیە کە 17 ساڵە بەردەوامن. پرسیارەکە ئەوەیە حکوومەتی بەغدا گوێ لەم نەخشەڕێگەیە دەگرێت یاخود کاری پێدەکات دیسان دێمەوە سەر مەسەلەی نیاز و نیەتی هەیە کە ئەمە جێبەجێ بکات لە بەرژەوەندی سەرتاسەری وڵات؟ من تەسەورم وایە کە خودی حکوومەتی عێراق کە هەیە نیازی چارەسەرکردنی کێشەکانی هەبێ بەڵام بەس بە نیاز نابێت پێویستی بە بڕیاری عملی هەیە پێویست بۆیە کە هەنگاو بنێن بۆ بابەتە ئەنی پێویست بەوەیە کە لەسەر ئەرزی واقع ئیش بکەین یعنی ئەمە بینیمان نمونەیەک لەوانە ڕێکەوتنی کرا لە منتیقەی شنگال لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و چەند لایەنێکی نێودەوڵەتی و ئەمانە ئەنی بابەتێک بوو بۆ خزمەتی خەڵک بوو بۆ بژانەوە و ناوچەیە بوو بۆ پێشکەژنی خزمەتگوزاری و گەڕانەوەی ئاوارەکان و هیچ بابەتێک پێوەست نەبوو بە بەرژەوەندی کورد یان هەرێمی کوردستان یا پێشمەرگە یان حتا خودی عێراق بەڵام نەبوونی بەرژەوەندی هەندێک لایەنیکە یان لێدان لە هێزی هەندێک لایەنیکە یان بڵێن دەستێوەردانی هەندێک لایەنی دەرەوەی سنوور وای کرێ و ڕێکەوتنان نەکرێت نەچێتە باری جێبەجێکردنەوە حکوومەتی عێراقیش بە دیبلۆماسیە لەگەڵ مۆزوعە بەشێ تێمە حکوومەتە بێ بڕیار بە بڕیارەکانی جێبەجێ بکرێت بۆیە لە هەمان شتانی و مەلەفایان ئەو نەخشەڕێگەیی کە حکوومەتی هەرێم پێێتی خۆ نەخشەڕێگایەک نییە بەس بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان نەخشەڕێگایەکە بۆ چارەسەرکردنی کێشەکانە بۆ جێبەجێکردنی دەستورە بۆ ماف پێدانی مافە بە خاوەن ماف
باشە کەواتە مادام دەمێ ئەمەش بکەمە دوا پرسیارێک و بیخۆزمەوە کە باسە ڕێکەوتنی شنگالت کرد ینی هەر لە زمانی ئەو نەخشە ڕێگەیەدا چونکە عراقەوە سەرتاسەری عراقا کە هەرێمی کوردستانی سنوورەکانی پەیوەندی بە ڕێزگرتن بە سەروەری عراقەوە هەیە ینی بۆ نمونە یەکێک لەو ڕێکەوتنانە ڕێکەوتنی شنگال دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە یاخود ئەو ڕێکەوتنانەی تر کە پەیوەندی بە بواری ئەمنیەوە هەیە هەمووی بە هەڵواستراوی ماونەتەوە جێبەجێ دەکرێن. من تەسەورم وایە جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگال پەیوەستە بە ئەم کابینە نوێی حکوومەتەوە ئەم کابینە نوێی حکوومەتە کێ سەرۆکوەزیرانە بێ کام لایەن زۆر باڵا دەستە ڕوون لەم حکوومەتەیە چێ بڕیاریەک لاکەرەوە ئايات ئالەوە ئەتوانین بۆمان دەرکەوێت ئەو ڕێکەوتنانە کە کراوە جێبەجێکرێ یان خودی ڕێکەوتنی کە یا هەنگاوی کە بینین بەرەو ئاراستەی ئاساییکردنەوە و چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان لە وڵاتانی دراوسێش عراق بەرەو سەقامگیری و کەناری ئارامە بە ئەم کابینەوەی حکوومەت پێوەستە بەوە ئەگەر کابینەوەی حکوومەت دروست بێت تاوان ئێمە دەیەکە ژێوی بیستین کە بەڕێز مستەفا کاظمی ئەمێنێتەوە لە پۆستەکەی خۆی تا 2023 و 24 محتەمەلە عێراق بەرەو گۆڕانکاریی بنەڕەتی گەورەتر بڕوا ئەمە جارێ هەرماوە. بەڵێ بەڕێز داناجەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عراق لە سلێمانیەوە لەگەڵم بووی سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت کاکدانە. سەرچاوم.